هەر ماڵە 5 دە بە وەرەک لێ لەگەڵ کرێی تەکسیەکەش بۆ خۆمیشم پیشەی چای چییە بەس بە فەزلی خوای گەورە فترێکی زۆرە بانگەواز بۆ خەڵکەکەین و هاوکاری و خەڵکانەکەین کە کەم دەرامەت و هەژارم بەبێ جیاوازی بەبێ بیرکردنەوە لە لایەنی سیاسی و ئەو ئیشانەکەەوە هەیە. سپاس بەخوای گەورە هەفتەی ڕابردوو هەر لە هەمان شوێن بڕی 400 دە بەمان تەوزیع کردووە و ئەمڕۆژ بڕی 600 دەبێ هەر ماڵەی بڕی 100 لیترە 5 دەبێ و وەزائیدەن هەموو ماڵێکیش کە دێتە ئێرە کرێ بە زۆر بەڕێز و بە احترام و بەڕێیانەکەین و کرێی تەکسیەکەشیان دەینەوە. هەر ماڵێک 5 دە بە وەردەگرێت. هەر ماڵە 5 دە بە وەرەک لێ لەگەڵ کرێی تەکسیەکەش. پێم لە خەرجی ئەم نەوتە بەڕێز خۆ دابینێک یا خۆ لە ڕێی خێرخوازانی دیکەشەوە. نا نەخێرەکەم فەزلی خوای گەورەی و پاشان سپاسی خێرخوازانەکەین بە تایبەت کوردانی بەریتانیا. ئەو برانی کە لە بەریتانیان بەڕاستی عزیێتیان کێشاوە بەڕاستی بە ماندووبوونێک و غەریبایەتێکی زۆر پارە پیاکەن لێەوە ئەینێرنەوە بۆ ئێمە تا ئێمە شامان لەم خەڵکە هەژار و کەم دەرامەتەوە بێ لەم گوزارانی ئێستاە. ئەو میکانیزمە چێکە بەکاری دێنن بۆ دابشکردنەکە ئەو هاوڵاتیانە خۆتان دیاریتان کردوون بۆ نە کەسانێک نییە بەشدار بن کە کەم دەرامەت نەبن بێنەوە دۆر بگرێت. بۆ خۆیان دیارە لە هەموو ئیشێکە تۆ بتەوێ بە فلتەرە بڕۆی ئیلا لە فلتەرەکە دانە و دوانی هەر لێ دەرەچێکە شایستەی ئەوە نەبێ بەڵام سپاس بەخوای گەورە هەمووی ئەوانەی کە هەڵمامژاردووە خاوەن پێداویستی تایبەتەوە بە چای خۆتانەی بینن خەڵکی کەم دەرامەت و هەژارە هەڵمامژاردووە لە چوارتا لە بازیان لە توەسپی لە کەنەکەوە لە تاسڵوجە لە بەردەخارەمان هەمووی هەڵبژێردراون لەسەر ئەساسی ئەوانەی کە کەم دەرامەت و هەژارن. دێنێ ئێرەنوتەکە وەردەگرن و خەرجی ڕێگەکەشان دەدەنەوە. بەڵێ بەدڵنیاییەوە ئەویش هەر لە ئەسوی خێرخوازانە 1 دیناریهی من نییە بۆیە من لە ڕێماکی جەنابتەوە بە هەموو خەرچێکی ڕاگەێنم ئەکاونتەکەم بەنای بەختیاری چایچیەوەیە خۆم بە خۆم پیشەم چایچیە بەڵام سپاس بەخوای گەورە دینارێکی منیتیانە هەمووی خێرخوازانە ئێمە بووینەتە پردێک فەزلی خوای گەورەیە کە ئەم متمانەی بە ئێمە بەخشیوە لە نێوان خەڵکی پارەدار و خەڵکی هەژارە. ئەگەر ئەوەشم پێ بڵیت ئەمە چەندەم جارە لە وەرزی سەرمادەنەوە دابەشەکەن. من وەکو خودی خۆم وەکو وەرزم کردی دووەم جارێکیان بە 400 دەبە ئەم جاریان بە 600 دەبە. وەکوتت کەسەکان دیاری کراون پێشوەختە ئەگە کەسێک لێرەوە تێبە پەڕێکەکەم دەرامەت بێت تەکلیفی دەبێت و لێەوە کە هاوکاری دەکەن. بۆ خوایە پێم خۆشە خزمەتی ئەویشکەم بەڵام بەداخەوە ئەوەی کە هەیە نسبەتەکەی دیاری کراوە هەمووی پێشتر ناوی نووسراوە بۆ نمونە بەڕێزت پێشتر ناو نووسراوە پێویست و مستەحەقی بەمە ناو نووسی ئەگەر کەسێکیشکە بێ داوای لێبوردنەکەین کە بەری ناکەوێت لە بەرەوەی ناتوانم لە ئەوی ببڕم بیدەم بە کەسێکی تر.